بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانیایە و بودجەی تەواوی بۆ دانراوە لە سنووقی شێرپەنجە کە نەخۆشخانەیەکی گەورە یا مجەمەعێکی گەورەی شێرپەنجە لە سلێمانی دروست بکرێت کە ئێستا لە چۆنێتی دابینکردنی زەویەکەی نەجینا پارەی تێچووی نەخۆشخانەکە ئامادە کرا و تەسەوڕەکەم ئەم ساڵ دەست پێین بە دروستکردنی مجەمەعێکی گەورەی پزیشکی بۆ شێرپەنجە کە لە سەر ئاسی عێراقا تیای نەبێت. مەسەلەی ئینفلوێنزای بەراز لە مانگی 12 سەری هەڵاوە و لیژنەیەکمان پێکەناوە لیژنەیەکی باڵا بە سەرۆکایەتی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و بەڕێوەبەراتی چاودێری چاودێری تەندروستی و تێکڕای لایەنەکانی کە و قاوشێکی عەزلمان دروست کردووە لە نەخۆشخانەی شەهید من چەند نەخۆشێکی مەحدودی تیا نزیکی من لە دوێنێ و پێرش خۆم سەردانم کردوون نزیکی 6 بۆ 7 نەخۆشە دوانێن لەسەر ڤێنتیلەیتەرە و داتاکان بە پۆزەتیڤ هاتووەتەوە بەڵێ وایە بەڵام هەموو ئیجرعاتێکی پێویست کراوە و چارەسەریشیان وەرگرتو و خۆشیان وانشی کە لەلایەن